ئیسە تۆپەکە لە ساحەی دەوڵەتی تورکایە و چاوەڕێەکەی. ئەمێ بزانم ڕای تۆ لەسەر پرۆسەی ئاشتی چییە و چیش بکرێت بۆ ئەوی زیاتر پرۆسەی ئاشتی پێش بکەوێت؟ بە کورتی پرۆسەی ئاشتی هەتا ئێستەش ماوە ئەڕوا، بەڵام زۆر بە سستی ئەڕوا. ئەوەی لەسەر شانی پەکەکە و بەڕێز ئۆجەلان بوو کە پرۆسەکە لەلای ئەوە دەست پێکراوە جێبەجێیان کرد، وەکو شەڕی چەکداری نەکردن لەگەڵ دەوڵەتی تورک، وەکو چەکدانان، وەکو حتا چەک سووتاندن، هەمووی بۆ ئەوەی کە بە دەوڵەتی تورک بڵێن ئێمە نیەتمان پاکە بۆ پرۆسەی ئاشتی و بەڵام بەداخەوە لەلایەن دەوڵەتی تورکەوە تا ئێستا هیچ شتێکی فعلی عملی لە پراکتیکا نەکراوە کە خەڵک ئومێدێکی هەبێ و پرۆسەکە زۆر بە سستی ئەڕوا لەلایەن دەوڵەتی تورکیەوە. بە کورتی ئەوەی لەسەر شانی پەکەکەەوە بەڕێز ئۆجەلان بوو کردیان، ئیسە تۆپەکە لە ساحەی دەوڵەتی تورکایە و چاوەڕێەکەی. ئەسە مەسەلە سیاسەت دوای لێ هاتووە، تۆ ئەمەم بەرێ من ئەوە دامێ، تۆ قەڵەمێکم بەرێ منیش قەڵەمێک دامێ. سیاسەت ئاوایە، ئەم پرۆسەیش ئاوایە. ئەوەی کە داوایان لە پەکەکە و بەڕێز ئۆجەلان بوو کردیان، بەڵام ئەوەی کە خەڵکی کورد و میلەتی تورکیاش داوا لە تورکیاکە، تورکیا تا ئێستا نەیکردووە، زۆر بە سستی ئەچێتە پێشەوە.